بەڵازان و خۆشەویستانمان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە ئەزمون و سەرکەوتنی نابینایەک دەکەین لە ژیانیدا. حتمما کەسانی خاوەن پێداویستی تایبەت نابینایان خۆی بەڵادە زەگەر بەشێکی جەستەیان لێوەربگرێتەوە، بەڵام کۆمەڵێک بەهرە و کۆمەڵێک توانای زۆر باشیان پێدات کە لەوانەیە لە کەسانێکی ساغدا، کەسانێکە هیچ کێشەیەکی جەستەیشیان نەبێت نەتوانن ئەو سەرکەوتنە بەدەست بهێن. باز لەوە دەکەین کە پێویستە کۆمەڵگاش چۆن ڕێز لە کەسانی نابینا، مامۆسایی نابینا بکات و لەگەڵیشیدا ئەزمونەکانی ژیان چیان فێری ئەوان کرد و ئەوان چۆن دەڕوانە ژیان. ئیدی ئەگەر ئێمە خاوەن پێداویستی تایبەت بووین یاخود تووشی ڕووداوێک تووشی هەر شتێک بووین، ئیدی ئەمە کۆتایی ژیانە یاخود دەکرێت ئێمەش هاوشێوەی خەڵکانی نێو کۆمەڵگاکەمان ژیان بەڕێ بکەین. گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ مامۆستا کەریم مەحموود، مامۆستا لە سەنتەری ڕۆشنایی بۆ نابینایان، کە ئەمڕۆ لەم بەرنامەیەماندا باز لە ئەزمون و کۆمەڵێک بابەتی جیاواز دەکەین لە کایەکانی ژیاندا. مامۆستاکیان زۆر بەخێر بێ. بەخێر مامۆستا. خۆی گەورە سلامەتتان کە ئینشاءالله. مامۆستا دەکرێت کەسێکی خاوەن پێداویستی تایبەت یان نابینایەک هەندێک جار کەسێک کە خۆی باڵادەست تاقیەکاتەوە لە ناکاوێکە لەوانەیە چاوی لە دەستبات، لە ناکاوێکە لەوانەیە بەشێکی جەستەی لە دەستبات، ئیدی پێویستە ناومێت بێت، پێویستە کۆتایی ژیانی بێ بە جۆرە جۆرەکانیان، ئیدی ئەمە شتێکی خواکردی هێنایەتە پێشەوە دەبێت لەگەڵیدا ڕابێت. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. دیارە نابینا ئەگەر سادەترین پێناسی نابینا بکەین ئەو کەسەیە کە هەردوو چاوی ڕووناکیتیان نییە، واتە نەک ئەو کەسێک کە چاوی نییە، ئەو کەسێک کە چاوی ڕووناکیتیان نییە، وەک هەموو کەسێکی ئاسایی مامەڵەکە کارکتەرێکی کۆمەڵایەتیە، ئەتوانێت ئەگەر برەوی پێ بدرێت هەندێک بەهرە و مەوهیبەی تێدایە، ئەگەر کۆمەڵگەکە یاخود عایلەکەی ڕێگەی پێ ڕێگەیاندا و هاوکاری بکرێ و دەست بگیرێت، ئەم کەسە ئەم کارکتەرە ئەتوانێت ببێتە فریادڕەسێ لەم کۆمەڵگەیە. بە نمونێ تەها حسین، ئەگەر تەها حسین نەبێ لەناو ئومەی عەرەبیە سەیرەکەین لە ڕووی ئەدەبیاتەوە، ئومەی عەرەبی با بڵێن نەنگیەکی هەیە، جا بۆیە نابینا وەکو هەموو کەسێکی ئاسایی ژیانەکات، زەواجەکات، هەوڵی دروستبوونی خۆی ئەدات، هەوڵی ئەوە ئەدات یعنی ئەدا بکات لە ژیانە، هەوڵی ئەوە ئەداکە دەوروبەری دڵخۆش بن، هەوڵ یعنی من لەم سەیرە وەختێکە کەسێک یاخود عایلەیەک نابینایەکیان هەیە، ئەو عایلە ئیتر کاتێکە با بڵێن میوانداری ئەکردن یاخود ئەچن بەلایەکە ئەم نابینایە نابن لەگەڵ خوان، یاخود ئەم خاوەن پێداویستی تایبەتیان نابن لەگەڵ خوان، ئەسڵەن پێیان شەرمە کە خاوەن پێداویست کە ئەم خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. لە کاتێکا کە خوای تەعالا يعني أفرميت لحديث قدسي على زاري بيغمبر صلى الله عليه وسلم أفرمي هركسي دو خوشويسة كملي سندوا أقر رازي بيبو بشا أو باداشتي من بو أو بهشتا أم ديرا بس ببيغمران وتراوى على النبينا وعليهم الصلاة والسلام، ولا دواي أوانيش بشهيدان وتراوى ولا رزي شهيدا كان شابنا بنا وتراوى ويبراسي نابنا بون سربرزيه. زۆر باش مامۆستاگیان، ئەگە باسێکی ئەو بکەی بەڕێستان لە منداڵیەوە نابینانیان بە ڕووداوێک واتان لێ هاتۆ چۆن بوو سەرەتا ڕاهاتن لەگەڵ یا قروز نەبوو بۆ ئێوە؟ سەرەتا من لە ساڵی 1991 لە ڕاپەڕینە شومەکەی بەهاری 1991 کە هەموو تاکی کورد کۆمەڵگەی کوردی بوونە قوربانی، بەداخەوە کە ئەڵێم بوونە قوربانی، یەکێ لەو کەسانش کە ئەوە بوونە قوربانی من بووم کە بەهۆی کارەساتی مینەوە چاوەکانم لە دەستیا، بەڵام لەو کاتەوە دەرگای ڕەحمەتی خوای تەعالا بەڕووی مناکرایەوە کە من یعنی نابینا بووم. دیارە ئەو حکمەتە لای خوای تەعالایە، بەڵام ئەوەندەی کە ئێمە زاهیری بینین من بەڕاستی لە 91ەوە خوای تەعالا دەرگای ڕەحمەتی خۆی لێ کردمەوە و پاشان لە ساڵی 1993 باوکم بردمێ بەر مزگەوتی گەورە، یعنی بەر حوجرەی مزگەوتی گەورە، خوێندنی حوجرەی مزگەوتی گەورە. لەوێەوە ئیتر سەرەتای یعنی ژیانی من دەستی پێکرد بە لە قورئانەوە، سپاس بۆ خواتوانیم لە خزمەتی مامۆستا عەبدوڵڵای زەرواویە و مامۆستا سێسلەمانە، خوای تەعالا سەلامەتیان کە هەڵبەت مامۆستا سێسلەمان لە ژیانە نەما، خوای تەعالا بە بەهەشتی بەرینی شاد بکەن ئینشاءالله. لێوە توانیم سپاس بە خوای گەورە شان بەشانی هاوڕێکانم، هاوڕێ نابیناکانم کە لەو دیارە ئەم حوجرەیە
تاریخێکی دێرینی هەیە مێژوێکی مێژنەی هەیە بەڕاستی لە ساڵانی لە 1970 کە حاجی کاک ئەحمەدی سلێمانی ڕەحمەتی خوای لێبێ توانی دەستی نابینا بگرێت و لەم حجرانەیە فێری قورئانیان بکات و ئەتوانم بڵم دەیان نابینا سەدان نابینا توانیان لە مزگەوتی گەورەوە هەڵبەت مزگەوتی گەورە لە کاتی خۆیان مەڵبەندێکی گەورەی ئاینی بووە واتە شوێنی فتوواکان پێم وابێ لەو سەردەمەشدا کۆمەڵگا بە چاوێکی دیکە و سیری نابینایی دەکرد ڕەحمەتی خوای لێبێ کاک ئەحمەدی شێخ بە شاز لە شازەکان نابینایی قۆستەوە ینی بۆ بابەتی ئاینی بۆ حەفزکردنی قورئانی پیرۆز ئەو دەستێکی باڵای هەبوو لەوە پێم وابێت ئەگەر جەنابەت ئاماژەیەکی پێ بکەیت حاجی کاک ئەحمەدی سلێمانی وەکو فریادڕاستێک هات کاڵایەکی نوێی بەبەر نابینادا کرد واتە کاڵای شکۆی بەبەر نابینادا کرد دیارە ئەم پیاوە زۆر پیاوی یعنی زۆر عالیم بووە ئەوە ئێمە وەصفی ناکەین یعنی بەڕاستی خۆی ئەگەر بگەڕێتەوە بۆ مەکتوباتەکەی بۆ مەکتوباتی حاجی کاک ئەحمەدی سلێمانی ڕەحمەتی خوای لێبێ سێرەکەی ئەم پیاوە زۆر عالیم بووە زۆر فەقیه بووە زۆر مدریک بووە یعنی فریادڕەست بووە تۆ بێ دەستی توێژێکی مستەزەحەفترین توێژ بگری لەناو کۆمەڵگەی کوردیە کە لە کاتێکە ئەم نابینا فێری قورئان کرد و خەڵکیش بەهۆی نابینابوونمانەوە ئێستا ڕێزمان لێگرن سپاس بەخۆی عنی سێریکە بۆ بنەریتێکی جوان جەنابەت بە من ئەڵێ مامۆستا ئێخۆ تۆ نازانی من چیم خوێندووە واتە هەر نابینایەک هەر کەسێک کە چاوی نەبوو گۆچانەکەی بەدەستەوە بوو یەکسەر پێی ئەوترێ مامۆستا یاخود پێی ئەوترێ مەلا واتە کاڵایەکی شکۆی بەبەرا کراوە لەناو ئەم کۆمەڵگەی کوردە بەڕاستی مەسپاسی کۆمەڵگەی کوردی بە تایبەتی شاری سلێمانی ئەەکەین و ئەو فەزڵا گەڕێتەوە بە حاجی کاک ئەحمەدی سلێمانی جا لەوێەوە لە حجرەکانەوە لە حجرە مزگەوتی گەورەوە نابینا گەورە بوو لەم ساڵانەی ئاخیرە لە با بڵێن لە پەنجاکانەوە ئیتر لە سەردەمی خوا لێ خۆش بۆ دکتۆر کامیل بەسیر و مامۆستا ئەحمەد عەزیز و مامۆستا ئەحمەد سەعید و ئەمانەوە لە 50-60ەکانەوە ئیتر خوێندن بەڕووی نابینایە کراوە خوێندنی ئاسایی خوێندنی ئاسایی و یعنی نابینا کەوتە ناو بوارێکی تری ژیانکردنەوە لە هەشتاکان و لە نەوەتەکانە ئەگەر ینی سێرچێ بکەین سێرەکەی نابینای خوێنەوارمان تا ڕادەیەک کەمە بەڵام لە 90 کاتێکە پەیمانگای ڕووناکی لە سلێمانی دەکرێتەوە سپاس بەخوا ئێمە دیسانەوە لە 98 لەوێەوە دەستمان کرد بە خوێندنی ئاسایی ینی بە خوێندنی ئاسایی و دوجار چوونە متەوەسە و عەدادیە و پاشانیش توانیمان سپاس بەخوا زانکۆ تەواو بکەین لەناو ئەتوانم بەڵام لە ناو 160,000 کەس کە نابین چاوساغن لە زانکۆی سلێمانی ئەو زەمەنە ئێمە چەند نابینایەکی کەم بووین و توانیمان سپاس بەخوا بڕوانامەی بە کالیۆرەس بەدەست بهێنین و دیسانەوە سپاسی خوای تەعالای لەسەرەکەین کە توانیمان مەسەلەن لە 97 عەفو لە 2007 ئێمە با بڵێن ئاعتیساممان گرت با بڵێن خۆپیشاندانمان کرد بە جۆرێک داواکاریەکمان کە لە محافەزەی سلێمانی کە سنتەری ڕۆشنایی بۆ نابیناندا بمەزرێنێت یەکێ لە داواکارەکانمان ئەوە بوو سپاس بەخوا یعنی ئامانجم بوو کە ئەم سنتەرەدا بمەزرێت و دوجار سپاس بەخوا هەم خۆم دامەزرام وەکو فەرمانبەر و هەم خۆم وەکو فەرمانبەر ئێستا خۆم لە سنتەری ڕۆشنایی لە خزمەتی مامۆستا عوسمانە دیارە ئەم سنتەرێکە تایبەتە بە فێربوون و ڕاهێنانی کۆمپیوتەر و زائیدەن فێربوونی برایل بۆ نابینا هەڵبەت کە باسی کۆمپیوتەرەکەم تایبەت ئەو سیستەمە تایبەتە بە نابینا بۆیە لێرەوە ینی خزمەت بە نابینا ئەکرێت و الحەمدوللا کە ئێستا توانیمانە ینی شاری سلێمانی هەروەکو چۆن پێی ئەوترێ شاری ڕۆشنبیری مەڵبەندێکی سەقافیە لەو مەڵبەندە سەقافیە ئێمە ژەکو کاراکتەرێک نابینەکان دەرکەوتوین و سپاس بەخوای گەورە ئەتوانین خزمەتێکی تا ڕادەیەک بە خۆمان و بە دەوروبەرەکەمان بکەین باش مامۆستاوەکۆی خۆت مامۆستای لە سنتەری ڕۆشنایی دڵ بۆ نابینایان و کاکدانیار ئاماژەشی پێکرد کە ئەو کەسانەی کە خاوەنپێداویستی تایبەتن زۆر جار توانایەکیان هەیە کە کەسێکی ئاسایی ناتوانێت ئەنجام بدات ئایا ئەمە تا چەندێک لە واقع ئەدابوونی هەیە کە کەسانی خاوەنپێداویستی تایبەت بە تایبەت نابینایان کۆمەڵێک توانایان هەیە کە زۆر جار کەسێکی ئاسایی کە هەردوو چاویشی هەیە ناتوانێت ئەنجامی بدات بەتەکیدەوە خۆی یعنی کەوتۆتۆ سەر ئەم کەسە خۆی تا ڕادەیەک و سەر عایلەکەی و سەر کۆمەڵگەکەی من بنمونە پێتەڵێم یعنی ئێستا ئێمە نابینامان هەیە لە سلێمانیە نابینامان هەیە لە ڕووی کارگێڕیەوە لە ڕووی ئیدارە و کارگێڕیەوە نابینایەکی زۆر سەرکەوتووە یعنی مدیر عام نییە بەڵام لەسەر و مدیر عامەوە ئیشەکات نابینامان هەیە ئەتوانێت
ڕادوێ بەڕێوە ببات ینی بەڕێوەبەری ڕادوەیەکە لە کەلار مامەسا هەڤاڵ نابینامان هەیە نووسەرە ینی چەندین کتێب و پەرتوک و لە چەندین ڕۆژنامە ئیشی کردووە هەڵبەت ئێمە پێشتر ڕۆژنامەیەکمان هەبوو بە ناوی ڕۆژنامەی واژامەوە ئەمە زمان حاڵی کەمەندامان بوو بەندەش یەکێ بوو لەو کەسانی کە لەوێ با بڵێن خواستی دڵی خۆمانمان عرضە کرد لە ڕێ ئەو ڕۆژنامە بەڵام بەداخەوە تەمەنێکی کەمی هەبوو ئەتوانم بڵم نابینا ئەگە دەستی بگیرێت ئەتوانێت ینی چەندین تەها حسینمان آخر عرب بۆچی ئێسا ڕێز لە نابینا ئەگرێت بەڕاستی ئەمە ئەگەڕێتەوە بۆ زەمەنی عەبدوڵای کوڕی ئیبن مەکتوم ڕەحمەتی خوای تەعالای لێبێ کاتێک کە خوای تەعالا لەسەر ئەم پیاوە ڕەخنە لە خۆشەویستترین کەسی خۆی ئەگرێت کە پێی ئەفەرمێت عەبەسە وەتەوەلە ئەن جاءەهو الأعمى وەختێکە ئەم ئاەتەمان هەیە وەکو مەقولەیەکی لێ هاتووە لە ناو عەرەبا وەختێک نابیناک دەرەکەوێت بە ئافرەتیانەوە واتە بە پیاویانەوە لە ناو هەموو دەوائیرەکانە ڕێزی لێ ئەگرن وەکو شەیخێک سەیری ئەکەن وەکو کەسێکی ڕێز لێ گیرا و سەیری ئەکەن بۆیە بە خۆشحاڵیشەوە ئەم نەریتە من ناڵم نەقڵ بۆتە ناو خۆشمانەوە بەڵام ئەکرێ ئێمە سوود لەوە وەربگرین ینی سێرێکی عەرەبێک وەکو تەها حسین ئەگە تۆ سێرش بکەی لە ناو عەرەبەکانە چەندین تەها حسینی تایە بەڵام بۆچی ئەمە تەفضیل کرا بۆچی ئەمە تەکریم کرا بۆچی ئەمە گەورە کرا لە ڕووی ئەدەبیاتەوە خۆی بەهرەیەکی تیابوو مەوهیبەیەکی تیابوو عەرەبیش هاتن دەستیان گرت و گەورەیان کرد بۆیە بەڕاستی ئێستا نابینامان هەیە مەسەڵەن لەسەر جەم قۆناغەکانی خوێندنە ئێمە نابینامان هەیە بە ئاستی سەرکەوت بە ئاستێک کە پێی ئەوترێت ئاستێکی سەرکەوتووی قۆناغەکانی خوێندنی ئەبرێت هەلێکی سەرەتایە و هەتاوەکو ئاستی دکتۆرا و ئێستا چەندین دکتۆرمان هەیە ینی لە بواری مێژووە لە بواری کۆمەڵناسیا لە بواری زمانی عەرەبی و زمانی ئینگلیزیە و ئێستش بەردەوام ینی زانکۆ سلێمانی بۆ ڕێستە نزیکەی 23 قوتابی تایە کە ئەمانە دکتۆرەکانیان گەواهی ئەوە دەدەن کە ئەم نابینانە زۆر سەرکەوتون ئەسڵ من دکتۆرێکمان هەیە کە حەزەکەم ناوی بێنم بە ناوی دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر ئێستا با بڵێن سەرۆک بەشی مێژووە لە زانکۆی سلێمانی بەشی زانستە مرۆڤاتەکان ئەمە قسەی خۆی بوو لە بەرچاوی 59 تەلەبەیە ئەوی خۆزگە هەمووتان نابینا بوونایە ینی بە تەلەبەکانی ترێوت بە خوێندکارەکانی تری ئەوت بۆ لەبەرەوەی ئێمە مەطیع بووین مەطیعەکە چییە ینی ئەوەی کە مەسەڵەن لە کاتی خۆی ئامادە ئەبووین لە کاتی خۆی ئەچوونە ژوورە غیاباتمان کەم بوو دیار نابیناش تەمۆحی هەیە کە لە ژیانە سەرکەوتوو بێ لە ژیانە بڕوا ئەمجا بیریشمان نەچێ نابینامان هەیە ئێستا بۆ خۆی پێشکەشکارە لە یەکێک لە ڕادیۆکانە لە یەکێک لە ڕادیۆ فەزاییەکانە نابینامان هەیە ئامادەکارەوە واتە عەدادی چەندین بەرنامەکە نابینامان هەیە مۆنتێرە ینی لە یەکێک لە ڕادیۆکانی ئەم وڵاتەیە کە زۆر پێشکەوتووە مۆنتێریشی مۆنتێرێکە وەکو جەنابتان پێشکەشکارە بۆیە بەڕاستی ئێمەش خۆشمان لە پەیمانگەی لە سنتەری ڕۆشنایی بۆ نابینان بیرمان نەچێت ئێمە کاری پاکردنەوەی کتێبی شەکەین یعنی ئیشی مۆنتاژ ئەکەین ئیشی میکسەکەین وەختێکە کەسێکی بەدەنگ تۆمارەکەن مامۆستاوانە کەسێکی وەکو بەڕێستان کتێبێکمان بۆ تۆمار دەکات ئێمەش دێین پاکی دەکەینەوە لە کۆکە و لە هەناسی زیاد و لە خشە و لە قڕخە و ینی ئەیکەین بە تراکین و دوجار میکسیەکە مۆسیقای خێنە سەر و بە بەرنامەی ئەدۆ بەدەشن دیارە ئەم کارە ئەکرێ بۆیە بە کورتی ئەڵم ئەگەر نابینا دەستی بگیرێت ئەتوانێت ئەو بارە قورسەی سەر ژیانی کەسە ئاساییەکانیش کەمتر بکات و ئەسڵ ئەبێتە چرایەک لە کۆمەڵگەیە مێکمان مامۆستا حەزەکەم باز لە ئەزمموی خۆت جەنابەت حافظ قورآانی مامۆستا بەڵێ سپاس بەخوای گەورە ئەزمموی خۆ لەگەڵ حفزی قورئاندا چۆنی بوو و کەمێک حەزەکەم باز لەو ئەزمموی خۆت بکەیت و بووی کە هاندانێک ببوو ئێمە و کەسانەشی کە حەزیان بۆیە کە قورئانی پیرۆز لەبەر بکەن وەڵڵاهی هەموو کاتێک هەڵێم خوای تەعالا بەرەکەت و ڕەحمەتی خۆی بڕژێ بەسەر تەمەنی پیرۆزی مامۆستا عەبدوڵای زەرواویە کە ئەو توانی من لە خزمەتیا و چەندینی وەکو من توانیان قورئانی پیرۆز تەواو بکەین دیارە قورئان خوێندن بۆ نابینا بۆ هەموو کەسێکی ئاسایی لە سەرەتاوە قورسە بەڵام ئافرین بۆ ئەو دایک و باوکەی کە ئەو تاجە عیزەتە ئەباتەوە کە لە قیامەتە خوای تەعالا تاجی عیزەتە خاتە سەر کۆمەڵێک دایک و باوک بەبێ ئەوەی خۆیان بزانن ئەسڵەن تاوانبارن تا ئەسڵ لەوچە تاوانیشان هەبێ بەڵام ئەم تاجە عیزەتە ئەڵێ ینی ئەم کەسا ئەفەرمێ ئەم تاجە چی ئێوەی خەنە سەر من
لە دوای بۆی ڕوونە بێتەوە کە دەستی مناڵەکەی گرتو مناڵەکەی فێری قورئان کردو مناڵەکەی توانێتی قورئان ئەو بکا بەڕاستی ئافرین بە ئەو دایک و باوکەی کە لەم هاوینەیە دەرفەتە دەستی مناڵەکانتان بگرن نوری سنتەری نوری حکمە بێ ئیقرا بێ هەر سنتەرێ بێ هەر مامۆستایەک بێ دەستی مناڵەکانتان بگرن تکاتان لێ یەکەم بۆ فێربوونی قورئان چونکم بەڕاستی دەجالەکان وایان کردووە کە ئەم وڵاتیان کردووەتە مەزبەلەی سەرزەوی بەتایبەتی وڵاتی خۆمان بەوە ناسراوە کە نوح ئەفەرمێت وقل ربي أنزلني منزلا مباركا وأنت خير المنزلين بويا براسي أم مبارك يا بائما لم خاكا دنكي ندروا بويا براسي من لنا وتوسيو كباوكم دسي قرتم رجعنا بو مزقوتي جور دواجال سعاد ينزو دوانزي أهاتوا بدواما سباس بخواي جورتواني مثلا قرآن تاكم فيربوني قرآن يجبونا بينا وكو همو كسيكي آسائي وجها بالوجه يعني من لخزمتي ما مصاهدا أن يشتم أو بمجولا أي فرمو بسم الله الرحمن الرحيم منيش تشنجارك أموتوا دواجار آيتي كتر الحمد لله رب العالمين من جموتوا الحمد لله رب العالمين أما تشنجارك دواجار آيتي دوم آيتي مصالح الموصية أما نوتوسي باسي نوتوسي استزوزو آسان كاري تريجي زور آسان كاري كراو آخر أويا يعني من ألم كدجالي زور بيابوا هر أو آيباتا أتواني بيكي بما مصاي دوهم بخوت بس أقدر بأقر ما مصايك نبي سر برشتياري توبي آيبات يشتبتو نابخشت باشا يعني آيفونك تشتبتو نابخشت أو تكنولوجيا كأمرك هيا تسرج بك هر آياتك بين تفسيرك يد بوينه بچندين جور تفسير بلام دو اجار ما مصايق نبي لت برسيتوا ما مصايق نبي تكريم بك ما مصايق نبي شهادك بدات ما مصايق نبي مثلا او بك تو ناتواني بو بقي بل امجا قرانش اسانيه قران كلامي خوايا اقدر بين نور وظلمات لهيج صنيك جينا بيتوا الا يكيان ويا خوي تعالى بكات هموما ببينا شايني اويكا أو نور مباركة لصنمنا جيبتوا لتشوارتشوي أو حديثي بيغمري خواه صلى الله عليه وسلم كأفرميت أشراف أمتي حامل القرآن واتو كسأشكو منترين كسانك لأمتك منا أوانا كهالقري قرآني بيروزن تمناكم خوي تعالى وابكات لقيامة أم قرآن شكات مان لينكات أم قرآن ببيت الشافع من أخذ زور مهمة تو قرآن لبركيتو باري بيباكيد قرآن لبركيتو بو مبستي قلاوي خود بكاري بينيد وقرآن لبر بكيت عكسكش يدرس قرآن لبر بكيت لبرخوا قرآن لبر بكيت بيبرز بيتوا أما براسي زور مهمة لقيامة قرآن خوي تعالى بكات الشافع من إن شاء الله إن شاء الله مامسا هالسكوتي خلقي کارگەری خەڵکی چۆنە لەسەر ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵا ئەکەن ئایا بەتایبەت لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان مامەڵەی خەڵکی بەرامبەر کەسانی خاوەن پەداویستی بەتایبەتتر کەسانی نابینا چۆنە ئەگەر بیکەن بە دوو قۆناغ و بیشیکەن بە دوو شوێن جەدۆلێکدا بنێن قۆناغی یەکەم ساڵانی پێش هەشتاکان قۆناغی دووەم ساڵانی دوای هەشتاکان لە ساڵانی هەشتاکانە نابینا سەرقاڵ بوو بۆی کە قورئان و سەرچاوەیەکی ژیانی خۆی بەکارهێنا و لێرە کۆمەلگا بە چاوێکی بەزەیی ئەم بەزەییە ناکە ئێستا تۆ ڕێزت لە من گرتووە یەی بەرنامەکەتم پێ دەوڵەمە نەکەیت لەوەی کە تۆ باسی چیرۆکێک بکەیت هەر لە بەرنامەکەتا بڵێ ئەمڕۆ کەسێک دای لە دەرگا کە چوم دەرگاکەم کردەوە سێرم کرد نابینایەکە خاوەنی پێنج سەرخێزانە و داوای یارمەتی ئەکا چۆنە مەبەستم هەردوو لاکە بەزەییە بەڵام ئەمەی ترت کە ئێستا تۆ منت داوەت کردو بۆ ئێرە ئەمە تەکریمکردنی منە ئەوەی تریش باسکردنی بەزەییەکە باسکردنی چیرۆکێکە وەکو بەزەیی وەکو لایەنی ضعیفی ئەم کەسە بۆیە لە زمانی ڕابردووە بەم جۆرە بوو و بیرشمان نەچێت هەر ژیانیان کردو نابینان وەکو هەموو کەسێکی ئاسایی ژیانی کردو بەڵام ژیانەکە زۆر لە ئاستێکی خوارەوەیە بووە بەڵام ئەگەر هەشتاکان جێبێڵین سیرەکەین لە نەوەتەکانە يعني نابینا کراوەتەوە نابینا ئەخوێنێ نابینا قورئانی خوێندووە نابینا لە چوارچێوەی حوجرەی مزگەوتەکانە لە دەرگای زانکۆکانە سیرەکەی نابینا ئەبینیت لەناو سیمینارەکانی زانکۆیە سیرەکە لەناو بەحسەکانە سیرەکەی بەحسی نابیناکانە بینی نابینا ئەمڕۆ پەرتووک نووسە نابینا ئەمڕۆ ڕۆژنامە نووسە نابینا ئەمڕۆ ڕاگەاندنکارە نابینا ئەمڕۆ بۆ خۆی یعنی بۆتە خۆشبەختی و خۆشحاڵی بۆ دەوروبەرەکەی بۆ گەڕەکەکەی یعنی بۆ خێزانەکەی یعنی سیرەکەی پێشتر کە ئەوترا فڵان کەس مناڵی نابینایە لە مەکتەبە بە چاوێکی تر سەیریانە کرد ئەسڵ لە ڕێزی بێباوکە نازارەکانە سیر
ئەکرا باشە بەڵام ئێستا سیرەکەی نابینا سپاس بەخوا بە نمونە مناڵی نابینا دەرەهێنرێ ئەڵە ئەمە زیرەکە ئەمە توانای هەیە ئەمە ئاوایە ئەی باوکت ئیشی چیاڵە باوکم نابینایە چۆنا یعنی دوێنێ و ئەمڕۆ زۆری فەرقا جا کارێکی ترشمان کرد لە جەدۆلەکەمانە ئەڵێن سلێمانی بە سێرچوەر بگرین لەگەڵ ناوچەکانی تری کوردستانە بەڕاستی سلێمانی ئێمە وەکو نابینا سوپاسیانەکەین وەکو نابینا یعنی دەستیان ماچەکەین وەکو نابینا شاری سلێمانی بۆ ئێمە بەڕاستی ئێمە و سلێمانی نابینا و سلێمانی دوانەیەکی لێکدانە بڕاون ئەتوانین بڵین سلێمانی ئەگەر ئێمە نابینا لە سلێمانی نەبێ یعنی ئەمە بەسە بۆ ئەم پێناسەی کە من بیکەم نابینای دەرەوەی سلێمانی یعنی ئەوەندە ویست و ئارەزویان هەیە لە ناو شاری سلێمانیا بژین ئەگەر کرێکیش بن بۆ لەبەرەوەی ئەهلەکەی ئەهلێکی یعنی خی گەورە بە تایبەتی ئەم ئەهلێ بۆ نابینا دروست کردووە لەگەڵ ڕێزمە یعنی سیرەکەی لێرە باسی گرفتمان کرد ئێمە گرفتی زەواجمان هەیە ئێمە گرفتی خوێندنمان هەیە ئێمە گرفتی هاتوچۆمان هەیە بەڵام سیرەکەی لە سلێمانیا گرفتی زەواج زۆر کەمترێکە بۆ نابینا یعنی هەر نابیناک لە سلێمانیا ئەگەر با بڵێن سرچێک بکەین 5 جار داوای ئافرەت بکە یعنی داوای 5 ئافرەت بکە ڕم بێکم لە یەک مانگا زەواجی دەست بکەوێت بەس ئەگەر لە دەرەوەی شاری سلێمانی ئەگەر 5 مانگ داوای 5 ئافرەت بکە نابینا دەستی ناکەوێت بۆ لە بەرەوەی لەوێ بە چاوێکی بەزەیی و بە چاوێک سەیری نابینا ئەکرێت یعنی کە ڕێگەگرتنە لە ژیانی نابینا بەڵام بۆ سلێمانە بەڕاستی من هەڵبەت خۆم زەواجم کردووە لەگەڵ کچی سلێمانیان نەم کردووە بەڵام کاریگەری دابوونەریتی سلێمانی لەسەر من ئەوەیە کە سپاس بەخوای گەورە کە توانیمە بخوێنم کە توانیمە ژیان بکەم کە توانیمە بە ئاستێک بژیم یعنی ڕێگریم بۆ دروست نەبێت بەڵام دیسان و پێت ئەڵێم هەر لە سلێمانیا کۆمەڵێک یعنی کۆمەڵێک عائیلە هەن بەداخەوە کە ئێستا ئەم وتانی من ببێتە پەیامێک بۆ ئەوان نابینا زۆر ئاسایە بهێنە دەرەوەی ماڵەکانتان بیان خەنە بەر حجرەکان بیان خەنە بەر خوێندنی ئاسایی پەیمانگا ڕووناکیمان هەیە بۆ نابینان کە ئەمە تایبەتە بە نابینا لەیەکی سەرەتاییەوە هەتاوەکو نۆی بنەڕەتی نابینا توانێت تێدا بخوێنێت دوجار ئەوەندە کار ئاسانی کراوە سپاس بەخوا یعنی ئێمە لە سنتەری ڕۆشنایی و لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت مەناهیجەکانی خوێندن تۆمارە کرێت کۆمەڵێک کتێبی زانیاری پەرتووکی زانیاری وەکو ڕۆمان و وەکو بابەتە سیاسی و کۆمەڵاتی و ڕۆشنبیری گشتەکان تۆمارە کرێت بۆی نابینا توانێت لێرەوە تاو بتا بە ئەسبی زانیاری خۆی و بتوانێت لەو مەدانیا بۆ خۆی ببێتە سوارچاک مامۆستا باز لە ئەزمموی خۆتکەی لەگەڵ کاروباری ڕۆژانەیە تۆ پێویستە بە کەسێک هەیە بێت لەگەڵ تا بۆ بازار بۆ شوێنانیان هەر جەنابەت خۆت ئەڕۆی چۆنی ئەمە من ئەتوانم بڵێم لە 90 زیاتری ئیشوکاری ماڵی خۆم ئەیکەم و هاتوچۆی خۆم یعنی چوونم بە پێ ناو پاس و ناو سیارە و بۆ چوونم بۆ ناو بازار و سەردانیکردنم مەسەڵەن بۆ زۆر شوێن سپاس بەخوا خۆم ئەتوانم لە ڕێی گۆچانەکەمەوە گۆچانێکی زیرەکیە مامۆسایەت چۆن ئەمە گۆچانێکی ئاساییە باشە گۆچانەکە ئاساییە لە گۆچانی دارجیایەکاتەوە چیە تەنها ئەوەیە کە ئەم گۆچان ئاوە ئەکرێتەوە یعنی ئاوە ئەکرێت بە گۆچانێکی احتیادی و هەموو نابینا دەتوانێت سوودی لێ ببینێت باشە بۆ وەختێکیش مەسەڵەن چونە ناو پاسێ لە شوێنێکا بووین ئاوا کۆیەکێنەوە لە پاڵخۆمانە دای ئەنین هەڵبەت گۆچان ڕۆڵێکی زۆر کاریگەری و گرنگی هەیە بۆ ژیانی لە ژیانی نابینایە بۆیە بە وەفاین بەرامبەر گۆچانەکانمان خۆشمانەوێت یعنی گۆچانیش وەکو هەموو ئامێرێکی تر وەکو ساعاتێکە لە گیرفانمانە وەکو مۆبایلێکە لە گیرفانمانایە بەڕاستی ئەمە شانازی پێواکەن بۆیە ڕێنیشان دەرمانە ئەتوانم بڵم کەسە زیرەکەکان کەسە عاقڵ و سیاست مەدارەکان ئەگەر بێت و یعنی بەپێی ژیانی نابینا ڕێ بکەن ئەتوانم بڵم ناکەونە چاڵەوە یعنی نسکۆیان توش نابێت مامۆستا بۆ شوێنان کە ئەڕۆی مەسەڵەن بۆ بازار بۆ شوێنێک ئەو خەریتەیە لە بەرەکەن یان چۆنەوە مامۆستا لێتان تێک ناچێت بێنەوە بۆ نمونە یان ڕۆژێکی کە لەو ڕێگە تێ بڕۆیتەوە تۆڕەکەی لە چاوی ئینسانە ئەم تۆڕە بەسراوەتەوە بە زیرەکی و بە زیهن و زەکاوەتی هەموو کەسێکی ئاساییەوە تۆ باسی تۆی چاوساغەکەم تۆ وەختێک ئێستا سەیرەکەیت دەرگاکە بەرامبەرتە ئێستا من نازانم دەرگاکە بەرامبەرتە بەڵام بە چاو ئاوە سەیری دەرگاکە ئەەکەیت و پاشان ئەڕۆی وایە دەتۆ سەیری دەرگاکە کە و چاو بنوقێن و بڕۆ
یعنی ناتوانانی ئەو دەرگا بدۆزیتەوە بەڵام سپاس بۆخوا نابینە بە کۆمەڵێک هەست ئەڕوا بڕێوە یعنی ئێستا من ئەمانە بۆ ئێوە باز بکەم ڕم بێکم نتوانم حەقی پێ بدەن و نتوانم بیگەێنمە ئێوە وەختێ من بە کۆڵانێکە ئەڕم بە فەرعەکە ئەڕم بتوانم کۆڵانەکە بدۆزمەوە نایم دەست بدەم لە دیوارەکە تاوکەم دیوارەتەوە بێ ئەمجا بچمە کۆڵانەکە گوێم بەکارهێنم بۆ ئەوەی بزانم گەیشتومەتە ئاسی فەرعەکەی دەستی ڕاستم دەنگە دەنگ و مەسەڵەن دەنگی مناڵ و قسەی مناڵ و ئەمانە هەیە یاخود ئەو هەوایی کە لێم ئەدا لای شانی ڕاستمەوە کە من ئەمێ بچم بۆ کۆڵانەکەی دەستی ڕاستم دیارە هەوایەکی ڕاستە خۆ ئەدا لە ڕومەتی ڕاستم من بەم هەستەکەم بەوە هەستێکی تریشمان ئەوەیە کاتێکە من لە ڕێ قاچەکانمەوە وەختێ زبری و بەرزی و نزمی زبری قیر جیاوازە لەگەڵ زبری کۆنکرێت من چەندین جار لەسەر عنی لە جادەدان بەزاندوم یەکسەر زانیمە ئەوە کۆنکرێتە یا ئەوە گڵە بە چاونا بە هینی قاچەکانم یا زانیمە بە کاشی زانیمە کە ئەمە بەردەم دوکانی فڵان کەسە یەکسەر ئاوە لام کردوێتەوە مەسەڵەن یا هەستێکی ترمان هەیە پێی ئەوتەی هەستی بۆنکردن تۆ وەختێگەچی بۆ دوکانێکی ترشیات ڕم بێکەمە ئەمە بە چاو غەریب بێ بەلای تۆ وایە دوکانێکی ترشاتێ لە ئەسحابەسپی زۆر بەناوبانگە لای ماسیەکە هەموو کاتێکە من ئەچم بەلای ئاوا ڕوتێ ئەەکەم و سەلامێکەکەمەوە ئەڵم نیکی لە ترشاتم بەرێ یعنی ئەڵت تۆ چۆن ئەزانی ئەمە دوکانی ترشاتەکەیە طبعا و نازانم من بەچیە ئەزانم من بە بۆ نەزانم باشە وەختێک تۆ ئەچی بەلای مەسەڵەن ئەمە بۆ هەموو دوکانێک ئەم قسەی من وانێتەوە بەلای پۆشەکە بەلای دوکانی پۆشاکێک کابڕی خۆ بۆنی نێوە نییە ئەوە ئەبێ تەرکیزێکی تر بەکاربێنی ئەبێ مەسەڵەن جاری واشە لێمان تێکە چێ پرسیارەکە ئیرانی خۆ ئاساییە بەڵام ئێستا من هیچ کاتێک ئەگەر بەسەر پردەکە تێپەڕم پێشم نەڵێن ئەوێ یا لەسەر پردەکەدان بەزێنن یەکسەر ئەزانم ئەمە سەر پردەکەی سلێمانی هەڵبەت پردەکەی مەولەوی ئەڵێم بۆ لەبەر دەنگی کەڵەشێر و ئەو مریشک و پەلەوەرانی کە لێیەتی بۆیە نابێ کۆی هەستەکانی بەکار بێنێت تاوەکو بتوانێت ئێستا من بنمونە من ئەزانم تۆ کەسێکی ڕووخۆشیت یا کەسێکی مڕۆمۆچیت ئێ بەچیا مازانم ینی ئەمە بۆ خۆی ئەمە سڕێکە من ئەمەت پێ ناڵم با زۆر نەڕوات باشە بەڵام ئەوە ینی تاقیم بکەرو لە دوای بەرنامەکە ئەو پێتەڵم چاوە خۆشبیان خۆماوەسەیان زۆر بەخێر بێ بەڕێز مامۆستا کەری مەحموود مامۆستا لە سنتەری ڕۆشنایی بۆ نابینایان میوانی ئەم بەرنامەیە ماوەیت یاخوا سەلامەت بی دەست چاو خۆش دەستان خۆش بێ سەرکەوتوو بنیاخ سەلامت بێ